ئەو بنزینە 800 دیناری حکومەت و ئیدارەی خۆجەیی سلێمانی وەکو دەستکەوت بە خەڵکی دەفرۆشنەوە. شۆفێرانی تەکسی و هاوڵاتیان لێ ڕازی نین و بەهۆی خراپی کوالیتیەکەی ئەوانەی دەیکەنە ئۆتۆمبیلەکانیان لی پەشیمان دەبنەوە. ئەوە شەوای کردووە زۆربەی شۆفێران جاری دووەم وەری ناگرنەوە چونکە دەڵێن گرفت بۆ ئۆتۆمبیلەکانیان دروست دەکات. کابراگەن پڵاو و گۆژ نەبێ نان و چاخوا قابلە بە برسێتی بمێنێتەوە. ئێستا ئەمە نان و چاکێ ئیتر تەواوە گەر ئێمە حەز دەکەین باش بێ خوا باشی کە. وەڵاهی هیچ سارەکە بە شێوازی گشتی کێشی تێکەوێ بۆ نمونە نۆزڵەکانە تر نازانم کێشی تەواو لەگەڵ بەنزینەکانی کە تەواو کێشی فەرقیە هەتا بۆ نیشی ناخۆشە بە تەبریدۆ وەڵای کێشی زۆر قورسە بە سیارەکە بەڕاستی و زۆر سەرفە بێ هەستەکەم من ئەمە یەکەم جارمە بەکاری بێنم بە زوانی کە پێشتر باسییان کردووە فیت پمپەکەی سووتێ ئەو سیارە ماندووەکە خراپ ئەگەر کوالیتی خراپێ بەرەوەڵی تر نازانم کوالیتی چەنە لێرە. لیژنەی پیشەسازی و وزە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی سەردانی بەنزیخانەکانیان کردووە بە داداچوون بۆ کوالیتی بەنزینەکە دەکەن و بڕیارە ئەنجامەکەی لە کۆبوونەوەیەکی ئەنجومەن ڕابگەیەنن. چاودێری پشکنینەکانەکەین لەگەڵ هەردوو بەڕێوەبەرایەتینە و توکانزاکانی سلێمانی و گەرمیان پەیوەندیمان هەیە و بە بەردەوامی ئێمە چاودێری پشکنینەکانەکەن لە ئێستا بە دواوە بۆی بنزینی کوالێت خراپ نەگا بەدەستی وڵاتی و هەر بنزینێکیش دەرکەوێت کوالێتەکەی خراپە و نزمە و بۆ ئۆتۆمبیل زەرورزیان یاخود بۆ ژینگە یاخود بۆ تەندروستی زەرورژیانیە ئەوە و کاتە ئێمە داواکەین و بنزینە داخلی وێزگانی سوتەمەنیوە نەدرێ بە ئۆتۆمبیلەکان. خراپی کوالیتی بنزین هۆکارە بۆ وەستانی فیول پەمپ و دروستبوونی گرفت لە ئۆتۆمبیلەکان. لە ترسی ئەو گرفتانەش بەشێکی زۆر لە شۆفێران ئێستا بنزینە 800 دیناریەکە وەرناگرن و حکومەت و بەرپرسان خەڵکیان ناچار کردووە بە ناچاری بنزینە بازرگانیەکە بە نرخێکی گرانتر وەربگرن. ڕامیا عوسمان کەناڵی پەیام سلێمانی.